برنامج دیا کرد کنکشن جدنگی امریکا لواشنطن کرد کنکشن لسر تفاعل پلاتفورم دنگی امریکا و لسر ساتلايت NRT جی تواشاندن نها دمجمیر هشتی سپیده روژا سی شمویه سلاوین من داخل شمو لای منیشەوە هێرۆ زەنگەنە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا چەند بابەتی گرنگ دەبینن لەوانە دانیشتنی کۆنگرێسی ئەمریکا لیژنەیەکی کۆنگرێس بۆ لێکۆڵینەوە لە هێرشەکەی کە لە 6/1/2021 کرایە سەر کۆنگرێس شەڕی ئۆکرانیا و هەروەها هەڵوێستی ئەمریکا و کۆریای باشوور لەسەر ئێران. و چما پروژه خواندنگەها کورد ستی لە بەری 8 ساڵان لە باژارە سلێمانی نەهاتیە بەداوی ئینان و خۆرتەکێ کردی 22 سالی دبه میلیونیر امی جی بپرسن بچه و چاوه لێکۆڵینەوە لە هێرشەکەی 6 مانگی 1 ساڵی 2021 بۆ سەر کۆنگرێسی ئەمریکا ڕۆژی دووشەمە دەستی پێکردەوە لە کاتێکدا لێکۆڵەرانی کۆنگرێس لێکۆڵینەوە لەوە دەکەن گوایە سەرۆکی پێشووی ئەمریکا دانەڵد ترامپ بە شێوەیەکی نادروست ئیدیعاکانی ساختەکاری لە هەڵبژاردنەکانی ساڵی 2020دا گەورە کردوێتەوە سەرڕای ئەوەی کە لەلایەن ڕاوێژکارە هەرە نزیکەکانیەوە هۆشداری پێدراوە. ئەمەش دووهەم دانیشتنە لە کۆی 7 دانیشتنی کۆنگرێس لێکۆڵەران دەڵێن لە 6 مانگی 1 هەڵبژاردننی ساڵی 2020دا سەرۆکی ئەو کاتە سوور بوو لەسەر ڕاگەاندنی سەرکەوتن سەرباری ئەوەی ڕاوێژکارە باڵاکانی هەڵمەتەکانی بێجگە لە ڕوودی جولیانی پارێزەری هەڵمەتەکانی کە گەواهیدەران دەڵێن ئەو شەوە سەرخۆش بوو پێیان گوتبوو ئەو کارە نەکات. وەزیری دادی ئەو کاتە بێڵبار کە باڵاترین کاربەدەستی یاسایی ئەمریکا بوو گەواهیدا کە ترامپ بۆ چەند هەفتەیەک پاش هەڵبژاردنەکە هەر بەردەوام بوو لەسەر ئیدعا نادروستەکانی تەنانەت پاش ئەوەش کە ڕوون بوویەوە دۆڕاوە. کاربەدەستانی هەڵبژاردن لە 3 ویلایەتی سەرەکی و پارێزەرێکی هەڵبژاردننی کۆمارەکانیش گوتیان هەوڵەکانی دواتری هەڵمەتی ترامپ بۆ سەلماندنی ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا بێبنەما بوون. دانیشتنەکە ڕۆژی چوارشەمە و پێنجشەمەش بەردەوام دەبێت. و کۆمیتە ئەنجومەنی نوێنەرین کۆنگرسا ئەمریکی دوشەمێ جێڤینا لێکۆڵینێ لەسەر عێریشا پشتەوانین سەرۆکیبەری دۆنالد ترامپ بڕێڤە بر کو لەسەر تەلەڤیزیۆنان هاتە نیشاندن دە لێکۆڵینێدا ژمارەکە کەسێ نێزیکی ترامپ ناڤاواندا کە چاوی بخوا ئیڤانکا ئەدیعاین وی کو فند و فێل دە هەڵبژاردنین سەرۆکاتیە 2020دا بوونە ڕەتکردن. لیژنەیەکی کۆنگرێسی ئەمریکا کە لێکۆڵینەوە لە هێرشەکەی 6 مانگی ساڵی 2021 دەکات بۆ سەر باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا لە ڕۆژی دووشەمەدا پرۆسەیەکی گەواهیدانی بەڕێوەبرد بۆ جۆگرتن لە قسەکانی بەڕێوەبەری هەڵمەتی هەڵبژاردننی سەرۆکی پێشوو دۆنالد ترامپ بەرپرسانی پێشووی ئەتلانتا و فیلادەلفیا کە ئەوەش دووهەم دانیشتنی گشتی لیژنەیەکی هەڵبژاردراوی ئەنجومەنی نوێنەرانە لە مانگەدا دوای دانیشتێکی گەورەیان شەوی پێنجشەممە کە نیشانی دەدات هاوپەیمانە نزیکەکانی ترامپ تەنانەت کچەکەشی ئیڤانکە ئیدعا نادروستەکانیان سەبارەت بە ساختەکردن لە دەنگدانەکە ڕەت کردبووە. دۆنالد ترامپ هەڵبژاردننی سەرۆکاتی ساڵی 2020 لەدەستدا خەڵکی ئەمریکا دەنجیاندا بۆ لابردنی لەو پۆستە. ئەوە بەهۆی سیستەمێکی ساختەوە نەبوو بەهۆی فرت و فێڵی دەنگدەرانەوە نەبوو. دانیشتنەکەی ڕۆژی دووشەممە دووەم دانیشتن بوو لە 6 دانیشتنی چاوەڕوان کراودا لەسەر قسەکانی سەرۆکی پێشوو دۆنالد ترامپ لە مەرشکستێنانی بەرامبەر جۆ بایدنی دیموکرات لە هەڵبژاردنەکانی مانگی 11 2020دا بە هەڵبەستنی تۆمەتی بێبنەما کە گوایە ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا کرابوو. ئێمە ئەمە دەبینەوە ئەوەی مای بایەغدانی منە ئێمە لە ئێستادا بردومانەتەوە. ویلیام ستیپن دەبوایە لە پەناڵی یەکەمی شاید حاڵەکان بوایە کە وەک بەڕێوبەری هەڵمەتی هەڵبژاردنەکانی ترامپ بۆ ساڵی 2020 کاری کردبوو دوای ئەوەی لە ساڵی 2017 تا 2018 وەک بەڕێوبەری کاروباری سیاسی ترامپ لە کۆشکی سپی کاری دەکرد بەڵام ڕۆژی دووشەممە نەیتوانی ئامادەی گەواهیدانەکە بێت و هەرچەندێکە لە ڕێی ڤیددیۆیەکی تۆمارکراودا گەواهیدا. گەواهیدانی شاید حاڵەکان وا دەری دەخات کە سەرۆکی پێشوو دۆنالد ترامپ هەموو هەوڵێکی دەدا لەو هەڵبژاردنە شکست نەهێنێت.
to protect the integrity of a very important 2020 election. ئێوارەتان باش من دەمەوێت خەڵکی ئەمریکا ئاگادار بکەمەوە لە نوێترین هەوڵەکانی خۆمان بۆ پاراستنی بێگردی هەڵبژاردننی ئێجگار گرنگی 2020دا ئەگەر دەنگە یاسایەکان بژمێردرێت ئەوە من بە ئاسانی دەیپەمەوە ئەگەر دەنگە نایاسایەکان بژمێرن ئەوە دەتوانن هەوڵ بدەن هەڵبژاردنمان لێ بچن. هەروەها لە گەواهیدانی پەناڵی یەکەمدا کریستی والبوو سەرنووسەری سیاسی پێشووی فاکس نیوز کە کەوتە بەررەخنەی ترەمپ و لایەنگرانی دوای ئەوەی میزی سیاسی فاکس نیوز یەکەمین کەس بوون لە مانگی 2020دا ڕایەنگەیاند ویلایەتی ئەریزۆنا دەنگیان بە بایدن داوە. فاکس نیوز ڕەتی کردوتەوە کە ڕۆیشتنی ستیروالد لە دەستگاکەی بە هیچ جۆرێک پەیوەندی بەو مەسلەیەوە هەبوو بێت. بە هەمان شێوە لە جۆرجیا بە ژمارەیەکی زۆری ئێجگار زۆری دەنگەکان بردوومەتەوە. لە شەوی هەڵبژاردن لە جۆرجیا من بە زیاتر لە نزیکەی 300,000 دەنگم بردبووەوە بەڵام بۆیان کەمتر کردمەوە. جێ بەبیرهێنانەوەی ویلایەتەکانی جۆرجیا و پەنسیلڤانیا لە ویلایەتەکان بوون کە لە هەڵبژاردنەکانی ساڵی 2016دا پشگیریان لە ترامپ کردبوو بەڵام لە ساڵی 2020دا دەنگیان بە بایدندا. ئەوانی جێگەی سەرنجی ئەو قسە بێبنەمایانە بوون کە گوایە ساختەکاریان لە هەڵبژاردنەکاندا کردبوو. خەڵکی ئەم گەلە هاتنە دەنگ ئەوان سەرکەوتنێکی ئاشکرایان بۆ دەستەبەرکردین سەرکەوتنێکی قایلکەر سەرکەوتنیەک بۆ ئێمەی گەل زۆرترین دەنگمان بردەوە کە تا ئێستا بە سەرۆکێک درابێت. یاریدەرێکی لیژنەکە وتی دانیشتنەکە هەروەها گەواهیدانی تۆمارکراوی بۆ زیاتر لە 1000 گەواهیدان و چاوپێکەوتنیش لە خۆ دەگرێت کە لە ماوەی لێکۆڵینەوەی نزیکەی ساڵێکی درێژخایەنی نۆ ئەندامی لیژنەی هەڵبژێردراوی دیموکراتەکان لە ڕووداوەکانی پێش و لە کاتی هێرشکردنە سەر کۆنگرس ئەنجام دراون. دەچینە لای ڕۆژنامەوانی دەنگی ئەمریکا بەڵێن ساڵح بۆ دوایین زانیاری لەسەر دانیشتنی لیژنەی لێکۆڵینەوەکانی لەسەر ڕووداوەکانی شەشی ساڵی 2021. بەڵێن سڵاو لێبێت بەو پرسیارە دەست پێ بکەم ئایا ئەرکی ئەم لیژنەی لێکۆڵینەوانە هەر تەنها تایبەتە بە لێدوانەکانی ترامپەوە کە دەیگوت لە هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی ساڵی 2020دا فێڵ و تەڵەکە کراوە؟ سڵاو هێرۆ ئەلبەتە هەر بە تەنها لێکۆڵینەوەکان لەسەر ئەوە نییە بەڵکو بەشێکی گرنگی لێکۆڵینەوەکان لەسەر ئەو هێرشەیە کە ڕۆژی 6 مانگی یەکی ساڵی 2021 کرایە سەر باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا لە ئەنگرانی ترامپ وەکو لە بیرمانە هێرشیان کردە سەر باڵەخانەی کۆنگرێس لە کاتێکا کە لە سیناتی ئەمریکادا جیاکردنەوەی دەنگەکانی ئەلکترۆل کۆلج بەڕێوە دەچوو. ئەو هێرشە هەرتەنها ئەوە نەبوو بڵێ بکرێتە سەر دیموکراتەکان کە هەڵبژاردنیان بردبووەوە بەڵکو تەنانەت داوای لە سێدارەدانی مایک پێنس جێگری سەرۆکی ئەو کاتەی ئەمریکاشکان دەکرد لەبەرەوەی دانی نابوو بە ڕەوایی هەڵبژاردنەکاندا. هەڵبەتە وەکو چاودێر وەکو میدیای ئەمریکاش زۆر جار لێرە ئاماژەی پێدەکەن دەشێت راپۆرتی کۆتایی ئەم لیژنەی لێکۆڵینەوەی کۆنگرێس دەواازە لەسەر ژمارە لێکۆڵینەوەی تر بکاتەوە بۆ نمونە لەوانە ئەو پارانەی کە بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردننی دانڵد ترامپ وەرگیراون یا کۆکراونەتەوە لێکۆڵینەوە بکرێت لەسەر چۆنێتی خەرجکردنیان لێکۆڵینەوە بکرێت بۆ نمونە لەسەر خراپ بەکارهێنانی دەسەڵات لە ماوەی 4 ساڵی سەرۆکایەتەکەی ترامپدا و زۆر بابەتی تریش لە پەیوەندی بە بەڕێبەرایەتەکەی ترامپەوە. باشە بەڵێن کۆماریەکان چەندێک لەگەڵ ئەم لێکۆڵینەوەیدان ئایا هاوڕایی هەیە؟ ناتوانین بڵین هاوڕاییەکی گشتی هەیە کە بڵین بەشێکی زۆری کۆماریەکان بەڵام لە ناو کۆماریەکانیشدا دەنگی ناڕزایی هەیە بەرامبەر بە لێدوانەکانی ترامپ بە تایبەتی لەو ڕوانگەیەوە کە دەڵێن ئەو جۆرە لێدوانانەی ئاماژە بەوە دەکا کە فێڵوتەڵەکە لە هەڵبژاردنەکەی ساڵی 2020دا کراوە زیانێکی گەورە لە پرۆسەی دیموکراتی لە ناو ئەمریکادا دەدا بە هەمان شێوە زیانیش لە ناوبانگی ئەمریکا دەدا. وەزیری پێشووی داد لە سەروەختی بەڕێبەرایەتەکەی دانڵد ترامپدا ینی بۆ خۆی دەڵێ هەرگیز لەگەڵەوەدا نییە کە تیۆری پیلانجێڕان هەبوو بێ لەو هەڵبژاردنەدا. ئەڵبەتە ئەمە ڕێک پێچەوانەی لێدوانەکانی دانڵد ترامپە بێ لەوە هەروەکو لە راپۆرتەکەشدا بینیمان ئێڤانکا ترامپ کچی سەرۆک ترامپ ئەویش دەڵێ هاوڕایە لەگەڵ ڕوانینەکەی وەزیری پێشووی داددا کە ئەمە ڕێک پێچەوانەی لێدوانەکانی باوکێتی.
بەڵێن با بچینە سەر بابەتێکی تر بەڵام هەر لە پەیوەندی بە کۆماری و دیموکراتەکانەوە وەک باس دەکرێت پرۆژەیەکی هاوبەش هەیە بۆ کۆنتترۆلکردنی چەک زانیاری زیاتر لەسەر ئەمە چییە؟ بەڵێ وایە ڕۆژی یەکشەمە پرۆژەیەکی هاوبەشی دە ئەندامی کۆماری و دە ئەندامی دیموکرات لە کۆنگرێسدا خراە ڕوو و پرۆژەکە نێردراویشە بۆ کۆشکی سپی وەکو پێداچوونەوەی پیادا بکرێت بەڵام ئەوەی کە جێی سەرنجە سەرۆک بایدن ینی لە ڕاگەیەندراوێکدا ئاماژە بەوە دەکات دەڵێ ئەمە هەنگاوێکی دروستە بە ئاڕاستەیەکی دروستدا بەڵام هێشتا ئەو شتانەی تیادا نییە کە پێویستن بکرێن. کۆشکی سپیش ڕۆژی دووشەمە ینی ئاماژەی بەوە کرد کە سەرۆک خۆشحاڵە بەم هەنگاوە وەکو ئاماژەم پێکردیانی بەنگاوێکی ئەرێنی ناودێری دەکات و پێویستی بەوەیە کە لە کۆنگرێسدا چندێ بکرێت بە زوویی پەسەند بکرێ و ئەو پرۆژەیە بخرێتە سەرمێزی سەرۆکی ئەمریکا تا مۆری بکات و بخرێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێن ساڵح سپاس. سپاس بۆ تۆ. ڕێبەری پرانیا دیموکراتی جباتە سیناتۆری ئەمریکی جەک شومەر سۆزدان و دێ کریارên lezgîn dest pê bike ji bo rîforman di yasayên silametiya çekan da piştî ragihandina çarçoveyê bersiva her du partiyan ji bo kuştinên bikom li mehaborî li Amerîka. Sînator Schumer got jî çarçove serkeftinek berçava lê sunûrdara ji bo nehaştina tundûtîjiyan ji encamên çekan baştirkirina ewlehiya xwendingehan û bernameyên tenduristiya derûnî. Wî got jî cara yekeme di demek dirêj da encûmenê sînatoran qanûnek pesend dike ji bo parastina jiyana xelkê. Şiddeta çekan kêm bike û herwesa civakên me ewle bike. Ew bersiva qanûnê ne li gora daxwazên Serokê Amerîkî Joe Biden û gelek demokratan jî lê Sînator Schumer dibêje pêngavek baş e. Li gora wê jî lêkolîn li ser raburdûyê çekan dikirin yên ji 20 saliyê kêmtir berdest bin û herwesa bergumanên kuştina deh kesên reş di bazarekî Buffalo'da 19 xwendkar û 2 mamosta li Texasê 18 salî bûn. Li gora rêkeftinê xercî dê li wîlayatan ji wîlayatan re berdest be ji bo ku çek ji wan kesan bê wergirtin gumana reftarê tund heye. û herwesa jî bernamên tundkirina silametiya xwendingehan jî wê pere ji wan re bê xerckirin. بەڕێوەبەرایەتی خوێندنی ئۆهایۆ ڕەنگە لە وەرزی خوێندن لەم پاییزەوە دەست بکات بە چەکدارکردنی فەرمانبەرەکان بەپێی ئەو یاسایی کە ڕۆژی دووشەمە لەلایەن فەرمانڕەوا کۆمارەکەی ویلایەتەکە مایک دیواین مۆرکراوە. بەپێی ئەو یاسایە دەبێت فەرمانبەرەکان بۆ 24 کاتژمێر ڕاهێنانیان پێ بکرێت بەر لەوەی بتوانن چەک هەڵگرن و ساڵانەش 8 کاتژمێر ڕاهێنان ئەنجام بدەن. پێویستە بەرنامەی ڕاهێنانەکەش لەلایەن نێوەندی سەلامەتی خوێندنگاکانی ئۆهایۆ پەسەند بکرێت و دیواین ڕایگەیاند فەرمان دەدات بە نێوەندەکە داوای بەلایەنی کەم 8 کاتژمێر تا 24 کاتژمێر ڕاهێنان بکات و خوێندنگاکانیش خۆیان دەتوانن داوای ڕاهێنانی زیاتر بکەن ئەگەر بخوازن. ویلایەتەکەش نزیکەی 28 کارمەند بۆ ئەو نێوەندە زیاد دەکات و کارەکانیان تایبەت دەبێت بە بابەتی دانانی ڕاهێنان بەپێی ئەو یاسا نوێیە. فەرمانڕەوای ویلایەتەکە دەڵێت نزیکەی 1 ملیار و 200 میلیۆن دلار بۆ ئەو خوێندنگایانی ئۆهایۆ تەرخان کراوە تا مامەڵە لەگەڵ گرفتە دەرونیەکان و گرفتەکانی تردا بکەن. تەڤیک و شەڕێن ئۆکراینیا کەتیە مەها چاری ژی لێ هونەرمەندên xwecihî dest bi xebata xwe ya dest ji xebata xwe ya hunerî bernadin ji bo ku gelek Okran ji bo gelek Okraniyan jî huner di dema şer de amûrek xwedîhêza û alîkariyê ji morovan re dike li ser xwe bimînin û behreya xwe ji dest nedin. ڤیتاڵی ڕەپێڵت ئەو هونەرمەندەیە کە لە شوقەتەنگەکەی لە شاری لفیفی ئۆکرانیا خەریکی بەرهەمهێنانی ڕۆمانێکی گرافیکیە. ڕەپێڵت پێی وایە هونەرچەکێکە و ئەو دەیەوێت شوێن پێی گرافیک دیزاینەری دڵخوازی خۆی نیل خاسفیچ کە هونەرمەندی چەکداری سوپای ئۆکرانیا بووە و لە ساڵی 1952 کۆچی دوایی کردووە بگرێتەوە. مێژوو خۆی دووبارە دەکاتەوە. خەباتی ڕزگاری خوازی ساڵانی 45 ئێستاش دووبارە ڕوو دەداتەوە. لە ڕۆژی سێمی داگیرکاریەکەدا بیرم لە زۆر شت کردەوە. بیرم هاتەوە کە چیم من جارێکی تر بە پرۆسەی
خۆناسینەوەدا تێپەڕیم و لە ئەنجامیشدا ئەم بەرهەمانە هاتنە ئاراوە. پۆستەرەکانی ڕەپێڵد بە شێوەی جیاواز و بە تەوەری سەربازی چاپ کراون و بە یارمەتی لیانا مێتسکۆ بەڕێوەبەری سەنتەری هونەری شارەوانی لەفیف لە سەرانسەری جیهاندا بڵاوکرانەوە. پۆستەرەکان هەندێک جار لەگەڵ یارمەتیە مرۆیەکان و هەندێک جاریش لەگەڵ ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە لڤیڤەوە زیاتر گەشتەکان دەنێردرێتە دەرەوە بۆ شارەکانی دیکە. لە کاتێکدا بەشێک لە ناوەندی هونەری شارەکە هێشتا لە ژێر نۆژانکردنەوەدایە، بەشێکی زۆریشی لەلایەن منداڵان و خێزانەکانیانەوە بەکاردێ، ئەوانەی کە لە ترسی هێرشە سەربازیەکان هەڵهاتووەن. ئەو شتە جوانانە کە منداڵان وەک ڕێگەیەک بۆ چارەسەرکردن دژی ئەو خراپکاریە کە لە ژیانیا داڕوو دەدا دروستی دەکەن زۆر بەهێزە. ڤانێسا برانسۆن بەڕێوەبەری کاری هونەری کە خەڵکی بریتانیایە دوای سەردانی بوچا و هۆستۆمێل گەیشتوەتە شاری لفیف. ئەو دامەزرێنەری کۆمەڵەی هونەری مەراکێش بێنەڵە و خۆشکی ڕێچار برانسۆنی ملیاردرە و هەڵدەدا شتێکی دیکە لەم جەنگەدا ببینێتەوە، سەرەتایەکی نوێ بۆ گەشە سەندنی کارێکی نوێ لە نێوان وێرانەکاندا. ئەم لەشکرکێشیە زۆر سەرنجی لەسەر وێرانکردنی مۆزەخانە و کڵێسەکانە، سەرنجی لەسەر هەر شتێکی کەلتوریە کەوا لە ئۆکرانیەکانی بکات، هەست بە ئۆکرانی بوون بکەن نەوەک رووسی بوون. لەلایەکەوە ئەم هێزە وێرانکەرە دەبینید کە هاتۆتە ژوورەوە و دەیەوێت هەموو شتێک لە ناو ببات و لەلایەکی ترەوە وەک جۆرێک لە بەرگری تۆ خەڵقێکت هەیە کە داهێنان دەکەن و بەرهەم دەخڵقێنن. ئەمانە پارچەی موشکێکی ڕووسین کە بەر لەفیف کەوتووە. خۆبەخش و هونەرمەندان پاشماوەی موشەکەکانیان بۆ یەک کردووە و خستوێتیانە مەزادەوە بۆ ئەوەی پارە بۆ پێداویستیەکانی سوپای ئوکرانیا کۆبکەنەوە. بەخشە دارایەکان لە یەکەم ڕۆژ و هەفتەکانی جەنگدا بە خێرایی بۆمان دەهات. لە ئێستەشدا دەبێت داهێنەر بین بۆ ئەوەی بزانین چۆن هەموو ڕۆژێک پارەی زیاتر کۆ بکەینەوە. یەکێک لە بیرۆکەکان بۆ کۆکردنەوەی پارە ڕەسمکردنی وێنەی سێنت جۆرجی پیرۆز بوو لەسەر پاشماوی موشکێکی ڕووسی. ئەمە تەنها هەندێک پارچەی ئاسنی تێکچوونیە، دەزانن ئەمە موشکێکی دەستدرێژی کارە. بەڕاستی دەستلێدانی ترسناک بوو. من ویستم بیرۆکەیەک بخڵقێنم بۆ ئەوەی هەموو ئەو خراپکاریە داپۆشم. فرۆکەیەکی جەنگی جەتی خۆمانم بە ناوی مێک 29 لەسەر نەخشاند کە ئەو تەلە دڕکاویانەی کە بە سێ ڕەنگی ڕووسی نەخشاندبووم دەدڕێنێت. لە کاتێکدا ئەم هونەرمەندانە لە هەوڵی زیند و ڕاگررتنی کولتوری ئۆکرانیان لە ڕێگای هونەرەکەیانەوە، هاوکاتێژ وەزارەتی ڕۆشنبیری ئۆکرانیا ڕایگەیاندووە کە هێزەکانی رووسیا زیاتر لە 30 مۆزەخانە و 116 شوێنەواری کۆن و زیاتر لە 130 کڵێسایان یان وێران کردووە یان زیانیان پێگەیاندووە. لە کاتێکدا ڕێگەگرتن لە هەناردەکردنی دانەوێڵەی ئەمبارکراو لە ئۆکرانیا قەیرانی خۆراکی لە جیهاندا دروست کردووە، بربەسەکان تا دێت زیاتر دەبن بۆ نادیا ئیڤانۆڤای جوتیارێکی ئۆکرانی کە 76 کارکەریشی هەیە و بەرهەمەکانی بۆ جیهان ڕەوان دەکات، بەڵام کارگەی پاککردنەوەی بەرهەمەکانی بەهۆی بردومانەکانی رووسیاوە وێران بووە. نادیا ئیڤانۆڤا دڤیا بوو کۆ دە دەمەکە نزیکدا پالەیە چاندنیە خۆ بکرا، لێ حتا نەها لێ زەڤیە خۆیە باشوورە ئوکراینایە وێ تەنێ گولەیەن بۆمبەیان بەرهەفکردنە. بەریە هەر تشتی نە پێکانە ئەم گەلم بەفرۆشن و پەرە ji بۆ çêkirina kargeha veranbûyî nîne ya duyemîn jî taybetmendin ku dikarin vê ava bikin ne li herema Miyekholavin û em nêzî eniya şerin ji ber vê yekî kes nayê. Leşkerên Rûsî zeviyê wê 4000 hektar lê nêzîkî bajarokê Mykolaiv bombebaran kir dema ku wan hewl dida di adarê de ber bi bakur ve pêş ve biçin. Amûrên wê yên çandiniyê ji kar ketine. Me embara genim çêkir, bi tevahî teqiya bû. Me çêkirên mezin vek ku divê kirin. Niha em tiştên din yên vek camên şikestî çê dikin. Min pêwîstî bi hefteyekî din heye ku binêrim ka ez dikarim wê dîsa bixebitînim yan na. Di dema aştiyê de berhema zeviyê wê salê di zêdetirî 12,000 ton bû ku ji bo bazara navxwayî û ji bo hinardekirina Ewropa, Efrîqa û Çînê dihate şandin. Îro embarên wê 2000 ton genimê demsala borî hene ku kesek wan nabe. Ez bawerim dê zirarên me yên mezin hebin berî her tiştî ev windakirina kapasiteya çandiniyê ye. Ya duyemîn jî ev windakirina dirave ji ber ku hinardekirin tune û cihekî ku dexil were hinardekirin û firotin tune ye.
ji ber vê yekê ev ê siberrojê bi rastî bandorê li her tiştî bike. Bi ser vê yekê de lêçûna kîmawî û dermanan jî zêde dibe. Sûtemenî sêqat buha bûye û piraniya karkerên Ivanova li ser çandiniyê berdewam in û pereyên xwedistînin. Nizanim dê Rûsî çawa rê li me bigirin ku em di siberrojê de kar bikin, lê ez hîvî dikim ku her tişt di zûtirîn dem de baştir bibe, ji ber ku cotkar bi rastî li bendenê ku karê xwe bikin. Ivanova bi her awayî berdewam dike lê berhevnekirina çandiniyê metirsiya pêketina agir çê dike. Metirsiyeke ku bi şer re hîn zêde dibe. Salih Demîcer, Dengê Amerîka. قالوا آگهین داویین شر له أظلم ياساك أظلم دم باش چه پیام جمته هنل سر شرن داوی لوی هریمی دکارم بیجن کو جی ایرو سرسبه ور و چاوه همی جهانی لسر شر و پفچونین سر گرتنا باجاره سیویرو دونسکیا لحرما دونسکیا لروجلاتا اوکراینا یه جبرکو هزین روسی دو ایواره سی پرین سرکه کو باجار به دروه و گرید دا به تواهی هلوشاندن او دور پیچا خواه تونتر کرن باجاروانی شاردار باجر و سرسبه دیار کرکو روسان جسدی هفته کنترل باجار به دست خستنه اول باجار زیادتری 500 سیویل آسمانه لی هزین اوکراینی بریوانی آخه دومینن دشرت و مرجن دجواردا. بله أظلم دزانن سروکی اوکراینی زلنسکی همه روزانه پیامی کی دیده. قالوا دی پیامی خوی داوی دا اوچه دی بیجا. بله سروکی اوکراینی ولادیمیر زلنسکی جد پیام خوی روزانه یا دو شفته سرشری ل سیویرودونک سکنی و لدونباسی به حرم دونباسی به تواهی سکنی براستی زلنسکی دست نشان کرکو شرکی پر دجوار دقومه و اف شری هوانه یا روسان اوی دیروکا اروپادا یک جشرین هری دجوار هوانه او بمپکری وره قید کرن. هر وها زلنسکی جی ولاتین روجاوایی داخوازا خویا الیکاریا لشکری او چکین پیشکتی جی دوباره کر. بله باشه أظلم سر داوی اول لسر آستی نفنت وی برتاکین داوی لسر مثلا شر اوکراین چنه؟ بله داخل براستی ده استا ناونتیوی ده گلک برتکنه لیکو اوه درد کهون پیش ام دخوازن از دکارم اوسا بیجم پاروه بکم پاپا فرانچیز ده پیوینه کو ایرو دا هاتوشاندن هزین روسیا برنگه کی پر توند جبر کریارن وی ل اوکراینا رخنه کر او گوت کو هزین روسی برهم و بی پیوان برنگی که هوانه تودگرن او به چارنویسا ولاته کی دلیزن هر وها پاپا فرانچیس گوت کو روش نسپیه و نه روش نجی رشه به تواهی و دبکو به هن شوازان اف شروره پرووکاسیون کرن هر وها پاپا فرانچیز چکتارین اوکراینی جی برنگه کی پیروز کرد جبر برخودانا ویا وان یا ویرکی. أظلم ياساك نافن ديروچين دنگي أمريكا بمربو قال كسباس. گلک سپاس داخل. بەڵێ وەزیری دەرەوەی ئەمریکا و هاوشانە کۆریای باشوورەکەشی باسییان لە ئێران کردووە پاش ئەم ناوبڕا زانیاری زیاترتان لەو بارەیەوە دەدەینێ. دنگ امریکا جافکانی کاپ باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دم پزانین و نوچه جیهانه
وزیر دەرێ ئەمریکا ئەنتۆنی بلینکن ئەو هەفتای خۆی کوریا باشوور ji ئیرانê xwestin ku vegera diyalog û diplomasiyetê li ser rêketina navokî. Blinken got biryara Îranê ye ka eger vegera danûstandinan yan ne. Wî got jî piraniya karê ji nûvejandina wê peymana navokî hatiye encamdan lê em dibînin Îran berdewam di hewla daya ku hewla dixwaze mijarên dervey rêketinê bîne holê ku cihê wan di danûstandina denîne. Banga Blinken ya li wezareta derve bi wezîrê dervê Kuryaya Başûr re dayî piştî ragihandina serokê çavdêriya atomîya netewên êgirtî bû dema gotî ku Îranê dest bi rakirina 27 kamîreyên çavdêriyê kirine ji navendên navokî li seranserî welatî û her wesa jî piştî ku rêveberên Ajansa Cîhaniya Hêza Atomî Tehran şermezar kirî ji ber agehiyên nebawerpêkirî ku dide li ser mesela kerestên navokî yên xwe di welatî de. وەزارەتی دەرەوەی چین پشتڕاستی کردەوە کە سەرۆکوەزیرانی ئوسترالیا ئانتنی ئەلبانسن سوپاسنامەیەکی بۆ سەرۆکوەزیرانی چین لی کیانگ ناردووە لە وەڵامی پەیامی پیرۆزبایەکەیدا. پاش سەرکەوتنەکانی ئەلبانیز لە هەڵبژاردنەکاندا لی نامەیەکی پیرۆزبایی بۆ نارد هەندێک لەم هەنگاوەی چین بە هەوڵێک بۆ نۆژەنکردنەوەی پەیوەندی نێوان چین و ئوسترالیا دەبینن. ئەلبانیش لە وەڵامدا داوا لە چین دەکات نیاز باشی نیشان بدات بە هەڵگرتنی زنجیرەیەک کۆتوبەندی بازرگانی فەرمی و نافەرمی کە لەم چەند ساڵانی دواییدا خراونەتە سەر هەناردەکانی ئوسترالیا لە ناویاندا بەرهەمەکانی خەلووز، شەراب، جۆ، گۆشت و ماسی. سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا ئۆرسۆلا ڤۆندەرلین ڕۆژی دووشەمە ژمارەیەک کۆبوونەوەی لەگەڵ سیاسەتمەدارە ئیسرائیلەکاندا ئەنجامدا لە کاتێکدا یەکێتی ئەوروپا بەردەوامە لەسەر هەوڵەکان بۆ دۆزینەوەی سەرچاوەیەکی نوێی وزە هاوکاتی بەردەوامی داگیرکاری رووسیا لە ئۆکرانیا. ئەو لە ئورشەلیم قودس لەگەڵ وەزیری دەرەوە یائیر لاپیر کۆبەوە پێش ئەوەی لەگەڵ وەزیری وزە کارین ئێلهارا کۆببێتەوە لەو کاتەوەی لە مانگی دووی ئەم ساڵەوە شەڕ لە ئۆکرانیا دەستی پێکردووە یەکێتی ئەوروپا چەندین سزای دارایی خستۆتە سەر رووسیا و هەوڵ دەدات پشتبەستن بە وزەی ئەو وڵاتە بگۆڕێت. یەکێتەکە نزیکەی لە سەدا 40 گازی سروشتی و لە سەدا 25 نەود لە رووسیاوە وەردەگرێت. لە ئێستادا هیوادارە ئیسرائیل بتوانێت ئەو بۆشاییەی وزەی ئەوروپا پڕ بکاتەوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئیسرائیل ئاستی هەناردەی گازی زیاتر کردووە. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بەردەوامین لەسەر بەرنامەکەمان. لە ناوچەی قوڕەتووی سنووری نێوان عێراق و ئێران 625 مین و بۆمب و گولە تۆپی سەردەمی شەڕی نێوان ئێران و عێراق لەلایەن دەستگای مینی هەرێمی کوردستانەوە تەقێنراونەتەوە. تەقانەوەی 625 بۆمب و گولە تۆپ و مینی چێنراوە لەلایەن تیمەکانی تەقانەوەی مینی هەرێمی کوردستان. بۆمبەکان هی سەردەمی شەڕی نێوان ئێران و عێراقن و لە ناوچە سنووریەکانی هەرێم و بە دیاریکراوی لە ناوچەی قۆرەتووی نێوان ئێران و عێراق چێنراون. بۆیە کە ژمارە دەڵێن مینێک لە ناو دەبردرێ پارچەیەکی نەتەقاوە لە ناو دەبدرێت کەواتە کارەساتێک چارەسەرکرا، ڕووداوێکی دڵتەزێن چارەسەرکرا. بۆیە ئەمڕۆ خۆشبەختانە لە پرۆسەیەکی سەرکەوتوو لە نزیک ناحیەی قۆرەتوو لە سنووری ناحیە قۆرەتوو ئەم چاڵاکیە ئەنجام دەدەین و چارەسەری ئەو پارچە نەتەقاوانە دەکەین کە بریتین لە پاشماوەی جەنگی سەردەمی ئەو مینانەی کە حکوومەتی عێراقی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دەیچاند لە هەرێمی کوردستان
بەهۆی بۆمب و مینی چێنراوی سەردەمی ڕژێمی بەعسەوە تا ئێستا سەدان هاوڵاتی کوژراون و کەمەندان بوون. لە گەرمیان 970 قوربانیمانەیە، ئەو 970 قوربانیە 250 شەیدە. هەرچەندە لە دوای ساڵی 1990ەوە تیمەکانی هەڵگرتنەوەی مین سەرقاڵی پاکردنەوەی ناوچە سنووریەکانن لە مینی چێنراو. بەڵام هێشتا ناوچەیەکی فراوانی مین ڕێژکراو ماوە و پاک نەکراوەتەوە. ئێستا لە هەرێمی کوردستان 255 کیلۆمەتری چوارگۆشە ماوە کە بە مین و پاشماوەی جەنگی پیس بێت. تیمەکانی هەڵگرتنەوەی مین لە هەرێم بەردەوام لە ناوچە سنووریەکان سەرقاڵی کۆکردنەوەی بۆمب و مینن. ناوبەناو سەرجەم بۆمبە هەڵگیراوەکان دەتەقێننەوە و لە ناوی دەبن. دڵشادنوەر، دەنگی ئەمریکا، ناوچەی قۆرەتوو. و لە گۆڕە راپۆرتان ئارتێشا تورکیە 4 بنگەهێن نو یەن سەربازی لێ دەڤەرە نهێلی و سەرگەلێژی لە قەزا ئامێدیە دانینە ڕاستیە وان راپۆرتان چنە بەمە ڕاپەمری دەنگی ئەمریکاش دۆکە سەلام باڵای سەلام دەم باش ئەرێ ئەو چه دەنگ و باسن و ئارتێشا تورکیا بنگەهێن و لە وەردانینە. بله افدامي واجي باش نوكا امل بنارا جياي متينا بنابرا قضا آمدیه و کومالگاه دیره لپوشیلا دزیدا الپشتا گند گوهرزه و برچی کو اف جیای الپشما سلسله متینیه اپراسیون ماها چاردا شرین هر دجوار و بمب باران کنه هر دجوار لاوی جیای های بون خلک گندی بحثاوی کت کرد کو تنل وی جیای تو وان چند روزن اپراسیون دا حتی هفته موشکان الاوی جیای دانه چونکه هر وکی اول بیجه کو بارگاهی که سرکی یه پارتیا کارگری کردستان پکه که الویچیایا پشتی اپراسیون و دم پشتی بری 2 هفتیا آنکو همشین بیجین اول 10 روزه 5 بنگهنی حتی 2 بون ل ایروکه داوی زانیاری کو گشتی اما بوینه 5 بنگه سر آمدیه کو پروژه که گله که مازن هبو کو ریک حکومت هریما کردستان توی دا بتناف برواریا آنکوش آمدیه بو برواریا نها 2 بنگهن سرکی یه لشکر ترکی دانان سر آمدیه او پروژه جی تاکید او دهه تا راوستاندن اگر ها تو دست پیجی بکتنش برویه که آلوزی لویر پیدا بونه سلام بلیوه بنگه که دی دانایا ورخله جی هر اف سلسله جیایه و کانی زرگه جی و دیسا سر سیتجی اف هر پیج بنگه وی سلسله جای متینانه اول پشت ما دیار کرد. سلام اود بیجن یعنی دیاره کوچتوان بنگه هاده هست یعنی چند لشکرین عن زریپوشن چت بیجن چت دایا؟ بله هر وکی خلک دوره کو دیسان هند هزن پیشمرگه جی آنکو یه زیروانی جی نیزی که وان بگه هنه آواجی بگه خلوه داره هنه اوت بجن لشکر دانای نویرش بلی لشکر توقانه اینای نو چکه گران و دیسان جی بردوام بری از بهمت لایفه جی دا فروکین به فروکوان الهنداف سریمتان و چون آنکو الویچیای اوچیای سلسلامتینای بردام تاد نو چون اف بنگهت نی داناین اوش بلی وانن کاک دخیلیت کو لینکی و یل کوراجاری داناین اوه مگوتی کو بری 2 هفتیا اف بنگه یتنی خاطی ندانان اوه جی بویا جه هنده کو کنترول همی دوره براسی یا کفتیت لپت ارتشا ترکیه دا و خلک دوره حوالاتی دوره تایبت اوه جیان آوانت نافچی های دا نافراز و بیستان دا نوکه هاتی نچارچو وکره نشن بچنه نافراز و بیستانت خوشی نشن ترشو توان خوشی ببند جراندنه تنت بن جاده دا انکو افرخه چید بو رخی های گارای وان شن هند بزاده بکن بلکن رخی متینی خاطر چون آوان خاطر نوینه تو هنده گلک زن سلام افا نشانه که کو او دیلور بمینن یا جی نشانه که کو عن نیازا اپراسیونه که هیا که داخل دیاره هر جه ارتشا ترکیه چویت از باورم تهبونا مجبوری دیاره کوچی جه وانگرد او گلک زحمت وی جه جاره کادی بردن تایبت اف جهن استراتیجی لشکرینه کو کنترل همی دورا آمدیه حتی شلادزه حتی گلیه بالنده دکتن لای دی کنترل منطقه نهیلی و یا بروار یا حمیت کتن اجبرویه که گلک آب زحمته چونکه بوما
ما میناکتین تنوتو پنج دا چندین بگهتوان هاتینا کانی ماسه هاتینا باتیفال رخزا خو دیسان هر سیریه خو کمالگاه سیریه کو نزیکی ما بگهتوان هنوش نوتو پنج وره بگهتوان روز بروجی پیش دخنو چکین گرانت این نویره بلکو نیت آوان اونینه کو زیب زیج وان جها بچن سلام بالای پیامنری دنگی امریکا لدوکی به مرة براسته خو گلک سپاس گلک سپاس بواجی دم باش پرۆژەی قوتابخانەی کورسیتی لە سلێمانی هێشتا جێبەجێ نەکراوە لەو پرۆژەی نیشتە جێبوونەدا کە نزیکەی 6,000 خێزان دەژین و ناچارن منداڵەکانیان بچنە شوێنێکی دوورتر بۆ قوتابخانە کە نزیکترین قوتابخانە لێەوە پێویست دەکات بەسەر شەقامێکی سەرەکیدا منداڵەکان بپەڕێنەوە. ئەمەی دەیبینن پرۆژەی تەواو نەکراوی 27 پۆلی کورسیە لە ناو پرۆژەی نیشتەجێبوونی کورستی لە شاری سلێمانی. پرۆژەکە لە ساڵی 2013ەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیاری جێبەجێکردنی بۆ دەرچووە و دەستکراوە بە جێبەجێکردنی. بەڵام ئەوەی جێگی پرسیارە ماوەی 9 ساڵە پرۆژەکە بە تەواو نەکراوی ماوەتەوە و ئەمەش بووەتە هۆی ئەوەی بەشێکی زۆری پرۆژەکە بەرەو لە ناوچوون و وێرانبوون بچێت. لە هەمان کاتە نیگەرانی زۆری دانیشتوانی پرۆژەکە و سنوورەکەی لێکەوتۆتەوە لەبەرەوەی کە قوتابخانەکە بە تەواو نەکراوی ماوەتەوە و ئەوان ناچارن مناڵەکانیان بۆ خوێندن بنێرنە شوێنێکی دوورتر. لە 2014ەوە ڕاگیراوە هۆکەی نازانین چی یعنی بەڕاستی ئەم شوقانە پڕە لە مناڵی فەقیر و هەژار ئینسانی دەوڵەمەنی تیانە هەمووی بۆیە ڕوومان کردوێتە ئەم شوقانە هەمووی فەقیرین هیچ مەکتەبێ لەم نزیکانەی ئێمە نییە دوور لە شوقەکانە یان چوارچرایە یان چوارباخە دوورەکەونە هەمووی پاسیان بۆ گیراوە. مسێ مناڵەمەیە هەرسێکی 100,000ەکە 100,000 بۆ مناڵەکان مەیەم ئەگەر ئێرە مەکتەبەکەی تیابێ ئەوە ئەو 100,000 گەڕێتەوە بۆ خۆم جاتیاتی کرێ چییە پارەی پاسەیە کوڕەکەم ڕۆشتۆ بۆ ئەو بەرەوە پاسەکە دواکەوتۆ ناتۆ بە دوایە دایکە خەریوە سارە لێم بە هەمووی بێزارە لێ حەزەکەی بڕۆ شوقە بە شوقە بگەڕێ ماڵ بە ماڵ بگەڕێ هەمووی بێزارە لێیان کە جواب نایەتەوە بەخت بەکێ بڵێ کێ تەواویکە کەس نیکە داواکاریم ئەوەیە ئەو مەکتەبە تاو کرێ مەکتەبەکە تاو کرێ و هەمووی نەجاتێ بە لە پارەی پاس ئیمکانیەتی نییە. دانیشتوانی سنوورەکە داوا دەکەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕێک لە مناڵان و دانیشتوانی پرۆژەکە بدەنەوە و ژیانی مناڵانی ناوچەکە لە مەترسی پەڕینەوە لە جادەکان ڕزگار بکرێت لەلایەکی ترەوە ئەو بارگرانیە کەم بکرێتەوە کە لەسەر شانیان دروست بووە لە ڕووی تێچووی هاتوچۆکردنەوە. ئەبێ بڕۆن لەو شەسیە پەڕ نە ئەو بەرەوە ئیتر ئەوە مان و نەمانە لەو تۆزە هاچنە ئەو بەرەوە وەڵاهی ینی وەکو شەڕەگولە وایە لەوێ مناڵیشە نازانێ چەند حادیسە بۆ لەو ناوە زۆر خەتەرە و هیوادارین حکوومەت ئابڕێباتەوە لەم خەڵکە لەم فەقیر و هەژارە. سنوورەکە بە نزیکەی 6,000 خێزانتیای دانیشتەجێن و بە هەزاران مناڵ قوربانی دەستی تەواو نەکردنی ئەو قوتابخانەیەن لایەنە پەیوەندیدارەکانیش دەڵێن بۆ تەواوکردنی پرۆژەکە لە ئێستادا هیچ هیوایەکیان نییە. لە ئێستاە لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی زەڕورترین ناوچەیە کە قوتابخانەی پێویستە لەبەر ئەوەی پرۆژەی لوبناسیتیمان هەیە لەویا پرۆژەی سائیبستیمانەیە پرۆژەی ئەوە کورسیتی یەک و کورسیتی دوو چەنگەڕێکێکی تازە لەو ناوچەیە هیچی قوتابخانەی نییە وەزارەتی خۆمانمان بە نووسرا و ئاگادار کردوتەوە تا ئێستا بەداخەوە هیچ شتێک نەبووە بۆ تەواوکردنی پرۆژەکە بڕیارێک دەرچوو بۆ تەواوکردنی با بڵێن نزیکەی 12 قوتابخانەمان هەیە کە کارکردنیان یعنی لە 170 بەرەو سەرەوەیە ئەوە لەسەر داوای سەرۆکی حکوومەت بوو کە ئەو لیستەمان بۆ نار 12 قوتابخانەی سنووری سلێمانی لە خۆیە گرێبەست بەداخەوە کورسیتیانە لە بەری کورسیتی بودجەکەی جیایەوە گرێبەستەکەشی هەڵوەشاتەوە. هەڵوەشاندنەوەی گرێبەستی ئەم قوتابخانەیە لە چوارچێوەی بڕیارێکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیراندا بووە لە ساڵی 2014 بە پێی بڕیارەکە ئەو بەڵێندەرانەی ناتوانن بەهۆی قەیرانی داراییەوە پرۆژەکانیان تەواو بکەن دەتوانن گرێبەستەکانیان لەگەڵ حکوومەتی هەرێمدا هەڵبوەشێننەوە.
ئێستاش دانیشتوانی سنوورەکە هیوادارن تا دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن حکوومەت بتوانێت پرۆژەکە تەواو بکات و ژیانی منداڵانی دانیشتوانی سنوورەکە لە مەترسیەکانی هاتوچۆ ڕزگار بکەن. ئەمە لە کاتێکدایە بە وتەی بەرپرسانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی تێچووی پێویست بۆ تەواوکردنی پرۆژەکە تەنها 1.69 ملیۆن دینارە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. هەر سەبارەت بەم پرۆژەی قوتابخانەکانی شاری سلێمانی دەچینە لای پامنێرمان سنوور کەریم لە سلێمانی. سنوورم کاتت باش، با لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە هەندێک لە دانیشتوانی پرۆژەی نیشتەجێبوونی کورتسیتی دەڵێن خۆیان خەرجی قوتابخانەکەیان لە ئەستۆ گرتووە، لەگەڵ ئەوەشدا جێبەجێ نەکراوە. ئایا لەم بارەیەوە چی هەیە؟ زانیاری چییە لەم بارەیەوە؟ زۆر سپاسم کاتتان باش. طبعا ئەوە ڕاستە، زانیاریی دروستە بەپێی بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو پرۆژانەی کە لە چارچوبەی شاری سلێمانیات هەرێمدا بڕیاری یاخود مۆڵەتی جێبەجێکردنیان هەیە، کاتێک پرۆژەکە دەست بە جێبەجێکردن دەکرێ، یەکێک لەو کارانە، یەکێک لەو مثلا بابەتە مادیانی کە لەسەر دیارە کابە مەسەلەی خزمەتگوزاریە. قوتابخانە شتێکێکە لە خزمەتگوزاری لەناو خزمەتگوزاریی سەرەتایی لەناو پرۆژەکانی نیشتەجێبوونە. طبعا لە ڕووی تێچوون و تێچووەکەی لەسەر هاوڵاتی حساب کراوە. دەکرێت بۆ نمونە هەر هاوڵاتێک بە نزیکەی 4 بۆ 5,000 دلاری لەسەر حساب کرابێت، کاتێک یەکێک لە سەرەتاییترین خزمەتگوزاریەکان کە قوتابخانەی پێویستە لەناو پرۆژەکەیە هەبێت. بەڵام بەداخەوە من لە راپۆرتەکەی ئاماژەم پێکرد یەکێک لە بەڕۆسترین پرۆژانەی کە لە هەرێمی کوردستان و دیاریکراویش لە شاری سلێمانی ئاوری لێ نەدراوەتەوە پرۆژەی قوتابخانەی بنەڕەتی کورسیە کە 27 ساڵیە، ماوەی زیاتر لە 8 ساڵە پرۆژەکە ماوەتەوە. 6,000 خێزان بە نزیکەی مناڵەکانیان بێ قوتابخانە بەداخەوە تا هەم لە ڕووی مادیەوە لەڕووی قوتابیەکانیان لێرە ناوچەی دووسێ، لە ڕووی تێچووی مادیەوە ئەرکێکی زۆر و لێرێکی زۆریان لەسەر دروست بووە. لە لایەکی تریشەوە ئەوەی کە زۆر گرنگە باسی لێوکەی مەترسی ژیانی ئەو مناڵانەیە لەبەرەوەی کە جادەی شەخصی هەیە کە جادە سەرەکیترین جادەیە لە شاری سلێمانی، مناڵەکان بەشێکی زۆریان لەو جادەیەکی بچنە مەکتەبێکی تر یعنی ئەوەی کە جێگەی داخەم دانیشتوانی ئەو پرۆژەیە بە ڕێژەیەکی زۆر بەشار بۆیە ناچار زۆر جار مناڵەکان هاوسکی دەکارهێنن یاخود جار بەپێ فەرماوەکەمە حادیثە کارەکاتی مخاطبای دەدرێت. بەڵێ باشە سنوور، کاربەدەستان لەم بارەیەوە چیەڵێن؟ ئایا لە بەرنامەیان ئەم پرۆژەیە تەواو بکەن یان نایان ئیتر دەستی لێ هەڵەگرن؟ طبعا لەڕابردوودا لەبەرەوەی لە هەرێمی کوردستان قەیرانی دارایی گەورە دروست بوو بەهۆی شەڕی داعشیشەوە بە تایبەتی و قەیرانی کردەوەدا وەلەو لە ئێستادا ڕێژەی بووکە لە نرخی 90% قەیرانی دارایی کە هەستێکی زۆر کۆتایی پێ هاتووە، بەڵام لەداخەوە دەیان پرۆژە لە هەرێمی کوردستاندا بەم شێوە بەقاڵکراوی مانگەکەوە کەنی کردنی شەڕی داعشی سەرۆبانی قەیرانی دارایی. کاربەدەستان ئەوەی کە من بچم لەگەڵاکردن کە ئاسێکی زۆر بێهیوان لە تەواوکردنی پرۆژەکە. طبعا من لەجارێ یەکێک لە بەرپرسانەوە ئەو زانیاریم وەرگرت کە طبعا ڕاجیاواز هەبوو لە سەربارەکە کە یەکێک لە بەرپرسانی وەزارەتی پەروەردە ئاماژەی بۆ کرد لە لای من کە وایە خاوەنی کۆمپانیاکە داوا دەکات پرۆژەکەی بۆ بکرێتە مڵکی خۆی بۆ ئەوەی بکاتە خوێندنگایەکی ئەهلی واتە خوێندکارەکان بەکارەکەدا بخوێنن. طبعا خەڵکی ئەو سنوورەش خۆمان دەزانین ئاماژەم پێکرد کە خەڵکی هەژارنشینن ناتوانن کارە بن، بۆیە تا ئێستا بابەتەکە بە هەڵواستاوی ماوەتەوە. لە ئێستادا ئەوەی کە من قسەم لەگەڵ بەرپرسانی وەزارەت بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی کرد ئاسۆی چارەسەری بەداخەوە ڕوون نییە، هیچ هیوایەکیشیان نییە بۆی کە بەم نزیکانە بتوانن هەواوی بکەن وەلەو ئەڵێن پێمە وایە نیشناوان ئاڵاتی وەزارەتی گەیشتمان لەسەرکردووە، بەڵام لە ئێستادا پێم وانییە بتوانن. بەڵێ سنوور کەریم، سپاس دەکەین. گەنجێکی بەهرەمەند لە هەڵەبجە پرۆژەیەکی پەروەردەی گرنگ بۆ خوێندکاران لە سەرجەم قۆناغەکانی خوێندنی بنەڕەتی و ئامادەیی بەبێ بەرامبەر پێشکەش دەکات. ئەو گەنجە خۆی بەشی زانیاری تەکنۆلۆژیای تەواو کردووە. گەنجێکی هەڵەبجەیە و دەرچووی بەشی ئایتیە. ئەو وێبسایتێکی تایبەتی بە پرۆسەی خوێندن لە قۆناغی یەکی بنەڕەتیەوە تاوەکو 12 ئامادەیی دروست کردووە کە وێبسایتەکە بەبێ بەرامبەرە و
چەندین تاقیکردنەوە پرۆسی ڕاهێنان و ڕێگای فێربوونی بۆ خوێندکاران خستووەتە ڕوو. ئێستاش وێبسایتەکەی بەبێ بەرامبەر ستووەتە خزمەتی خوێندکارانەوە. ڕاستێکی لە فکری دروستکردنی ئەم وێبسایتە سەرەتا بەو زۆرە هەڵ مێشکمان کە خۆم قوتابی بووم لە پۆلی 6 ئامادەیی بە دوای وێبسایتەکە ئەگەڕام کە کاتم بۆ بگەڕێنێتەوە کە بتوانم بە ئاسانی ڤیدیۆکانم دەستکەوێت کە بتوانم بە ئاسانی کتێبەکان یان مەرجەمەکانم دەستکەوێت یان بتوانم بە ئاسانی تاقیکردنەوە بکەم تا ئاستی خۆم بزانم ئەتوانم لە ئیمتیحانی وزاریا بەشداری بکەم یاخود نا یاخود پرسیارێکم بۆ دروستە بوو ڕاستەوخۆ ئەمویست پەیوەندیەکەم بە مامۆساکانەوە بەڵام نەمەتوانی. وێبسایتی زانستگا لە 6 بەش پێگاتووە کە سەرجەم بەشەکان پێکدێن لە پرۆسی ڕاهێنان و گەشەدان بە زانیاریەکان کە گرنگترین بەشەکانی تاقیکردنەوەی خوێندکارە لەلایەن خۆیەوە. تایبەتمەندیەکانی وێبسایتەکەی ئێمە لە چەند بەشێک پێک دێت کە لە پۆلێکی سەرەتاییەوە هەتاکو پۆلی 12 ئامادەیی تێدایە کە لە 6 بەش پێک دێت کە بەشی ئامۆژگاری کە دوو بەشی لێبێتەوە و بەشی منداڵان و بەشی پۆلی 12 و هەروەها بەشی تاقیکردنەوەکانی تێدایە و هەروەها بەشی پەیوەندیکردن بە مامۆساکانی تێدایە لەبەر ڕاستەخۆ توانێت پەیوەندیکە بە مامۆساکەوە و هەروەها بەشی زانکۆلانی تێدا پڕکردنەوەی فۆرمی زانکۆلانی دوای قۆناغی 12 ئامادەی بێ بەرامبەر فۆرمی زانکۆلانی بۆ تەلەبە پڕەکرێتەوە. ئەگەر خوێندکارێک کتێبەکانی پرۆسەی خوێندنی ساڵێکی نوێی بوێت یاخود بیەوێت لە ڕێگەی ڤیدۆوە پرۆگرامەکان لە وەرزی پشودا بخوێنێت دەتوانێت لە وێبسایتەکەەوە وەریان بگرێت. وەکو کتێبەکان هەموو کتێبەکانی زیاد لە خۆناغی یەکی سەرەتاییەوە هەتاکو 12 ئامادەیی بۆ نمونە ئەگەر قوتابیە کتێبێکی دەست نەکرد لە مەکتەب یان لێون بوو ویستی دیسانەوە وەریگرێتەوە ئەتوانێت لە ڕێگەی وێبسایتێکی ئێمەوە بچێت ڕاکێشیان هەر ڕاستەخۆ لە ناو وێبسایتێکی ئێمەوە سەیری بکات و هەروەها بۆ تاقیکردنەوەکان قوتابی چەند جار بێ ئەتوانێت تاقیکردنەوە بکات چەند جارویستی لەسەر بێتوانێت تاقیکردنەوە بکات ئەتوانێت ئاستی خۆی دڵنیا کاتەوە لەسەری. محەممەد بادین دەیەوێت لە داهاتوودا سیستەمی زمانی ئینگلیزی لە وێبسایتەکەدا جێگیر بکات ئەو کات خوێندنی پیشەی و شێوەزاری کورمانجیش بۆ وێبسایتەکە جێگیر بکات. ئەو تۆڕێک لە مامۆستایانی کردووەتە ئەندامی وێبسایتەکەی کە ئامادەن بەبێ بەرامبەر وەڵامی پرسیارەکانی خوێندکارەکان بدەنەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. ناغی یەکی بنەڕەتیەوە تاوەکو 12 ئامادەیی دروست کردووە کە وێبسایتەکە بەبێ بەرامبەرە و چەندین تاقیکرد پێشبرکیا نەرس برۆیە مەزن یاساڵانە لە بریتانیا بن مەشەکی لە کۆلانین سەرەکە بەربچەمێک و بەریکانی لێ تێ ئەنجامدان دەست پێ کرد. پاژە 2 ساڵ دابڕان لەم فیستیڤاڵە بەهۆی پەتای کۆڤیدەوە شارۆچکەی مێژووی کراینسبۆرۆ لە یوراک شەهیر پێشوازی لە تیمەکانی سەرتاسەری ئینگلترا کرد بۆ پێشبڕکەی ساڵانەی پێخەف لە ڕۆژی شەمەدا. بەشێکی پێشبڕکیەکە پۆشینی جلوبەرگی سەردەمی پاشایەتی بوو، بەشێکی دیکە تاقیکردنەوەی یاریە سەختەکان بوو. پێشبڕکەی گواستنەوەی پێخەف بۆ یەکەم جار لە ساڵی 1966دا بەڕێوە چووە بە مەبەستی کۆکردنەوەی پارە بۆ ڕێکخراوە خێرخوازیە نەوخۆیەکان. زۆر خۆشە کە گەڕاینەوە لە 2 ساڵی ڕابردوودا ئەومان نەبووە بۆیە وەک ئەوە وایە ئاسایی بوو بێتەوە زۆر نایاب و سەرنجڕاشێشە ڕوخساری دڵخۆشی خەڵکەکە هاند دەدا و دەستڕادەوە شێنن پاشان هەوڵ دەدەن هەناسە بدەن هەر وەک چۆن دەپەڕێتەوە لە ڕووبارێک و گوریسەکەت بەدەست گرتووە و بە سنگەمەلەمەلە دەکەیت زۆر خۆشە. لەسەر ڕێڕەوێکی نزیکەی 4 کیلۆمەتر لەسەر شقامەکان ساز دەکرێت دواتر لە کۆتاییدا بە ڕووباری نیدا دەپەڕنەوە. لە ساڵانی 1972 1990دا دوو جار ناچار بوون واز لە پەڕینەوەی ڕووبارەکە بهێنن کاتێک بارانێکی بەخوڕ دای کرد و بوو بەلافاو. پێشبڕکێکە زۆر گەورە بوو زۆر کەس لەوێ بوون پشتیوانیەکە زۆر گرنگ بوو پێم وایە هەموو ڕێکخراوە خێرخوازیەکان دڵیان بەمە خۆش بوو هەندانی ئەو خەڵکە ئێمەی هێشتەوە زۆر خۆش بوو. GH برۆکس خێراترین تی بوو لە خولی ساڵی 2022دا بە خێرایی 12 خولەک و 59 چرکە توانیان یەکەم بن و بە دەوری یاریگاکەدا سوڕانەوە. بەردەوام دەڵێم نەخێر زۆر باشە کەواتە مەبەستم ئەوەیە تەنها میزەکەی تۆزێکی ماوە نیوەی ماوە ئەی ساڵی داهاتوو چی بکەین؟ یانەی وڵی وەڵرس خێراترین تیپی خانمان بوو بە 15 خولەک و 50 چرکە ماوەکەیان بڕی هەروە خەڵات بۆ باشترین تیمی جلوبەرگ و باشترین جێگەی ڕازاوە دابشکرا و ڕێزێنانی تاکە کەسی بۆ خێراترین تیمی منداڵانی کوڕان و کچان دیاری کرا. پیڤیا دەمێن خۆش هەتا بەرنەمە سبەهی یا کورت کونەکشن هەرشاد و بەختەوەر بن بە دوعا کاتێکی خۆش هەرشاد بن.